بەرپرسێکی وڵاتی سعودیە دەجێڕێتەوە دەڵێ لە حەج بووم لە سەفەری حەج ئاوا لە خێمەکە چوومە دەرەوە مینا لەوانەیە ئەوانەی کە چوو بنیە ئەوانەی کە بینی بێتیان دەزانن خێمەکان کە لە شاری لە مینایە لە نزیک شاخە دەڵێ چوومە قەت شاخەکە تەماشام کرد پیاوێکی ئاوا 50 ساڵە بەتەنها لەو تاریکایە دانیشتە و دەستی بەرز کردوتەوە دوعا دەکا دەڵێ گوێم لێ بوویەکێ لە دوعاکانی وتی یا ڕەبی خوایە زۆر حەزم لە گۆشتە و لە مێژە نەم خواردووە یا ڕەبی خوایە گۆشتێکی خۆشم بۆ بنێری هەمیش زۆر بەلامەوە سەیر بوو ئەو پیاوە لێرە لە قەت شاخ داوای گۆشت دەکا کابرا مەسئول بوو دەڵێت تەلەفۆنم کرد بۆ جەماعەت وتم خۆشترین گۆشتم بۆ بێنن دەڵێ وەڵڵا هێنایە منیش تەقدیم کرد و کابرا هیچ بەلایەوە سەیر نەبوو بڵێ چۆن خوای گەورە یەکسەر دوعاکەی بۆ قبول کردم زۆر بەلایەوە شتێکی ئاسایی بوو دەڵێ تێر گۆشتەکەی خوارد کە لێ بۆ وتی الحەمدولله یا ڕەبی خوای حەزم لە چایەکە نعناعیش تێدا بێ دەڵێ میش پێکەنیم وتم ئیلا دەبێ نعناعی تێدا بێ وتی حەقە چییە من لە خوا داوا دەکەم دەڵێ بەڵام وتی ئەو خواردنە زۆر زیادە دەتەوێ بدەمەوە یا کە فەقیر و هەژار و حاجی هاتن بیاندەم پێی بیدەم پێیان وتی نا من نامەوێ دەیدەیە چێ بیدە دەڵێ کۆمەڵێک حاجی هاتن دیار بوو سووری بوون کابرا بانجی کردن وتی وەرن ئەو خواردنە زیادە بیبن وڵا خواردنەکەی پێیاندا و دوایان گەڕانەوە تی وڵای مش چامان بۆ تۆ هێناوە کابرا وتی نعناعی تێدا وتی نە وەڵا بەڵام نعناعیشمان ئێستاوت بۆ دێنین دەڵێ والله بە چای خۆم دیتم چایان بۆ هێنا بە نعناعەوە ئەنجا چایەکەشی خواردەوە دوایی وتی یا ڕەبی خوایە دەمێ بچم بۆ ئەو کاتی خەوە جارێ یا ڕەبی خوا سەرینێک پێخەوێک شتێکم دەستکەوێ هیچ ملانیە لەو دەشتا دەڵێ وەڵڵاهی کۆمەڵێک حاجی مەغریبی هاتن دۆشەک و سەری نوشتیان پێ بوو سەرینێکیان داها کابرا و لەی خەوت وتم وەڵڵا ئەمە تەبیعی نییە و کابرایە پێش نوێژی بەیانی من گەڕامەوە بۆ خێمەکەی خۆم ئەو شێخەی کە لەگەڵمان بوو ئەو مامۆستایی لەگەڵمان بوو وتم وەرە من پیاوێکم بینیوە هەرچی داوا لە خوا دەکا یەکسەر خوای گەورە بۆی دەنێرێ وتی وەڵا مامۆستاکە وتی وەڵا حەز دەکەم منیش بێن بیبینم چێ ئەوە چییە دەڵێ هاتین و سەلاممان لێی کرد و مامۆستاکە وتی تۆ چێ کاکەیە پێمان خۆشە بدناسین تی عەبدێکی خۆم چێ عەبدێکی خۆم تدەی ئەکید عەبدی خوایە مەش هەموو عەبدی خوایە بەڵام بە ئێمە خۆمان پێ بناسین ئەوە بەرپرسێکی گەورەی حکوومەتی سعودیە و منیش مامۆستایەکی ئاینیم و ئاوام و وتی دە هەر عەبدی خوانە خۆ چێنێوەش هەر عەبدی خوان دەڵێ هەر بەلایەوە گرنگ نەبوو ئێمە چێین دەڵێ دوایەوە کە نوێژی بەیانی نزیک بووەوە وتی دەڕۆم بەرەو ئەو مزگەوتێک لەوێ مزگەوتی خیف بەس بەخوا دووریشە یا ڕەبی خوا سیارەیەکم بۆ بنێری دڵ وەڵای دەمەتر نەڕۆی دەوریەیەکی شورتە هات بەوێدا بینیان کابرا تۆزێک بەتەمەنە بۆیان ڕاگرت و سواریان کرد ڕۆیشت کابرای مەسئول وتی مامۆستا چییە و پیاوە بەبەر چاوی خۆمانەوە چوار دوعای کرد هەر چواری یەکسەر خوای گەورە بۆی جێبەجێ کرد هەر دوعای دنیاییش پێی گوتی فڵانە کەس چۆن لە دنیادا خەڵکی پلەپلەیە ئەوە وەزیرە ئەوە ئەندام پەرلەمانە ئەوە سەرۆکە ئەوە مدیری دائیرەیە ئەوە کە ناسێکە فەقیرە ئەوە چۆن خەڵک پلەپلەیە لە ئاسمانیش لای خوا خەڵک پلەپلەیە بەخوا پلەی ئەوە لای خوا زۆر لە پلەی من و تۆ گەورەترە چۆن لە دنیادا خەڵکانێک مەشهور و ناسراون لە ئاسمانیش خەڵکانێک ناسراون دیارە ئەو پیاوە زۆر مەعروفترە لای خوا لە من و تۆ سەدانی وەکو من و تۆ بەهۆی چی براکەم بەهۆی دوعاکردن و شەو نوێژکردن و کاری چاکەکردن و خواناسی